زاوایەکی سەدام حوسێن دیدارێکی نهێنی خۆی و بارزانی ئاشکرا دەکات. ئەو بەرپرسەی بەعسکەیە و بۆ سەردانی هەولێری کردووە. جەمال مستەفا سوڵتان، هاوسەری حەلا سەدام، زاوا و سکرتێری سەدام حوسێن، سەرۆکی پێشووی لە سێدارەدراوی عێراق، لە چاوپێکەوتنێکی لەگەڵ ڕۆژنامەی شەرق الاوسەط کە لە شوێنی مانەوەی لە قەتەر لەگەڵی ئەنجام دراوە، کۆمەڵێک نهێنی سەردەمی دەسەڵاتی سەدام ئاشکرا دەکات. جەمال مستەفا دوای ڕووخانی ڕژێمی بەعس 18 ساڵ زیندانی کراوە لە دیدارەکە ڕایگەیاندووە لە 21 نیسانی 2023 دەستگیر کراوە. پاشمانەوەی بۆ ماوەی 18 ساڵ لە زیندان لە حوزەیرانی 2021 ئازاد کراوە. دوای ئازادکردنیشی لە بەغداوە چووەتە هەولێر، چاوی بە مەسعود بارزانی کەوتووە، پاشان لە ڕێی هەولێرەوە چووەتە قەتەر. ئێستا لەگەڵ حەلای هاوسەری و ساجیدەی خەیڕوڵڵا هاوسەری سەدام حوسێن پێیەکەوە دەژین. ناوبرا و وردەکاری لەبارەی هۆکاری سەرەکی هاتنی بۆ هەولێر و دیداری بارزانی ئاشکرا نەکردووە، بەڵام ئەوەی وتووە لە ڕێی هەولێرەوە عێراقی جێهێشتووە. جەمال مستەفا لە ساڵی 1964 لە تکریت لەدایک بووە. تەمەنی گەنجیدا پەیوەندی بە دەستەی پاراستنی سەدام حوسێنەوە کردووە. لە سەردەمی ڕژێمی بەعسدا سکرتێری دووەمی سەدام حوسێن بووە. جەمال مستەفا سوڵتان لەبارەی ڕووداوی کیمیابارانی هەڵەبجەوە دەڵێت ئەو ڕووداوە لە ئەستۆی نزار خەزرەجیە کە پلەکەی فەریق ڕوکنی یەکەم بوو، بە بێگەڕانەوە بۆ بڕیاری سەرکردایەتی ئەو کردەوەی ئەنجام داوە. بەوەش دەیەوێت ئەستۆی عەلی حەسەن مەجیدی خاڵی ئەو تاوانە پاک بکاتەوە. سەبارەت بە عەبدولکەریم قاسمیش لە سەرزاری سەدام حوسێنەوە دەڵێت عەبدولکەریم قاسم سەرکردەیەکی پاک بوو، بەڵام حیزب فەرمانی پێکردووە لە ناوی بەرن. دەژڵێت کاتێک سەدام حوسێن لە سێدارە دراوە، ئەوان لە زیندان نوێژی مردویان لەسەر کردووە. تاوەکو ئێستاش بەشێک لەلایەنە عێراقی شیعیەکان هەولێر تاوانبار دەکەن کە هاوکاری سەرکردەکانی ڕژێمی پێشوو دەکەن، هاوکات ئاسانکاری بۆ هاتوچۆ و جوڵەکانیان دەکەن.